بینەرانی بە ڕێزەم کاتتان باش. نەوت و هەناردەکردنی نەوت و گرێبەستەکانی نەوت و هاتنی کۆمپانیەکانی نەوت بۆ کوردستان ماوەی چەند ساڵێکە لەگەڵ دروستبوونی ئۆپۆزیسیۆندا قسە و باسی زۆری لەبارەوە دەکرێت. ئەوەی تا ئێستا زیاترین قسە و باسی لەسەر کراوە مەسەلەی داهاتی نەوتە کە داهاتی نەوت زۆرێک لە پەرلەمانتاران و تەنانەت ئۆپۆزیسیۆنیش ئاماژە بەوە دەدەن کە داهاتێکی ناشەفافە و نازانرێت بەرەو شوێ دەچێت و لە شوێدا دەنرێت و چۆن خەرج دەکرێت. ئەمە جگەلەوەی کە قسەی زۆر لەسەر گرێبەستی نەوتاکە لەگەڵ کۆمپانیا بیانیەکانی بواری نەوت لە هەرێمی کوردستاندا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە واژوو دەکرێن. قسە زۆر لەسەر ئەوە دەکرێت کە بەشێکی زۆری نەوتی کێڵگە نەوتیەکانی کوردستان دەدرێتە ئەو کۆمپانیایانە و بە کوی گشتی ئۆپۆزیسیۆن سەرنجی تایبەتی لەسەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەیە و ئەوەی کە ڕوونە باز لەوە دەکرێت کە سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستاندا لە خزمەت خەڵکی کوردستان و پێشخستنی ئەو کەرتەدانە بۆ قسەکردن لەسەر چۆنێتی هەناردەکردنی نەوت و هەروەها داهاتی نەوت و سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان و بە کوی گشتیش دیدی زوتنەوەی گۆڕان لەسەر سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لەم چاپێکەوتنەدا میوانداری عەلی حەمە ساڵح ڕێخەری ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕانمان کردووە. کاکالی بەخێر بێت بۆ چاپێکەوتنی ئێناردی. سوپاس کاکالی بە کوی گشتی ئۆپۆزیسیۆن و لە نێوشیاندا بزوتنەوەی گۆڕان زیاترین قسەیان لەسەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەیە. ئەکرێت پێمان بڵێ کە دیدی ئێوە بۆ سیاسەتی نەوتی چییە و دیارترین ئەو ڕەخنە و قسانی کە ئێوە هەتانە لەسەر سیاسەتی نەوتی چییە؟ بەڵێ سوپاسەکەم لای ئێمە پرۆسەی نەوت و پرۆسەی گازی سروشتی هەردووکیان پێکەوە پرۆسەیەکی استراتیژی نیشتیمانی ئابووری سیاسیە. واتە پرۆسەی نەوت و گازی هەرێمی کوردستان دیدێکی استراتیژی هەیە کە پەیوەستە بە هەم خەڵکی ئێستا و نەوەکانی ئایندەشەوە. لە هەمان کاتا دیدێکی نیشتیمانیشی هەیە، واتە چەند کەسێک یاخۆ چەند هێزێکی دیاریکرا و یاخود گروپێکی سیاسی دیاریکرا و نابێ بڕیایی لەسەردا، بەڵکو ئەمە دیدێکی نیشتیمانی هەیە کە پەیوەستە بە هەموو پێکاتەکانی کۆمەلگاوە. دیدێکی ئابووری هەیە بۆ پێی کە هەرێمی کوردستان دەوڵەتێکی نەوتیە، چونکە هەرێمی کوردستان یەکێک لەو نیعمەتانەی کە خوا پێی بەخشیوە ئەوەیە هەم لە نەوتا و هەم لە گازی سروشتیە لەسەر ئاستی جیهانە لە دەیەکەمەکەیە. واتە هەندێک دەوڵەت هەن تەنها لە نەوتا لە دەیەکەمەکەن، هەندێک هەن تەنها لە گازی سروشتیە لە دەیەکەمەکەن. هەرێمی کوردستان لە هەردووکیانە لە دەیەکەمەکەی جیهانە، چونکە ئێستا یەدەکی زانرا و نزیکەی 55 ملیار بەرمیلە گازی سروشتیش لە نێوان 3 بۆ 6 تریلیۆن پێسێجایە یەدەکەکەی. ئەمە دیدێکی ئابووری هەیە بۆ پێی کە ئەتوانێت ژیانێکی خۆشگوزەران و شەرەفمەندانە و پێگەیەکی ئابووری بەهێز چ لە ناوخوا و چ لەسەر ئاستی نێودەوڵەتیا بۆ هەرێمی کوردستان دابینکە. و نەوت دیدێکی سیاسیشی هەیە بە دیدی ئەمە. دیدە سیاسەکەی چ لەسەر ئاستی ناوخۆوە چ لەسەر ئاستی ئەقلیمی. لەسەر ئاستی ناوخۆ توانێت لەلایەک ئاشتەوایی نیشتیمانی دروستکە بۆ پێی پرۆسەیەکی نیشتیمانی بی و هەموو لایەک بە ئەندازە ئاگای لێبێ و کۆی داهات و کۆی بڕیاردانێکی گشتی بێت. لەسەر ئاستی نێودەوڵەتیشە ئەتوانێت دۆستی باش بۆ کورد دروستکە، ئەگەر خراپیش بەکاربێ ئەتوانێت دوژمن بۆ هەرێمی کوردستان دروستکە. واتە ئێمە لەسەر ئەم چوار ئاستە هەم لێکۆڵینەوەمان کردووە، هەم تێڕوانانمان بووە، هەم سەرنجیشمان هەیە لەسەر چوار ئاستەکە بۆ پرۆسەی حکومڕانیەکە لە هەرێمی. باشە، بەڵام ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێژێکی زۆری کۆمپانیای نەوتی جیهانی تەنانەت کۆمپانیای زەبەلاحی جیهانی هێناوەتە هەرێمی کوردستانەوە. ئایا لەمەیە هەرێمی کوردستان سوودمەند نەبووە لەوەی کە ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە لایەن بەشێکیان جنسیان ئەنتەرناشناڵە، بەشێکیان کۆمپانیای وڵاتە گەورەکانی دنیان بۆ نمونە وەکو ئێکسۆن مۆبیل وەکو گازپڕۆم بێنێتە هەرێمی کوردستان و ئەمە سوودبەخش نییە بۆ هەرێم؟ بەڵێ، ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دژی ئەوە نەبووین ئەم کۆمپانیا نەوتیانە بێنێتە هەرێمی کوردستان، نەک دژی ئەوە نەبووین. بەشێک لە ئامانج و استراتیژیەکانمان ئەوە بووە کە ئەم کۆمپانیا گەورە نەوتیانە بێنە هەرێمی کوردستان و لەگەڵ خۆیانە کۆمەڵێک زەماناتی سیاسی و ئابووری و نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان بەدەستن. ئێمە لە دووشتا خلافمان هەیە لەگەڵ بە تایبەتی ئەو گروپەی پارتی دیموکراتی کوردستان کەم پرۆسە بەڕێوەبن. یەکەم ئەو پارانەی کە لە چوارچەوەی ئەم پرۆساوە دەست هاتوون کە دواتر ئەگەر دەرفەت هەبێ ڕوون یەکەمەوە کە چین بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەکار نهاتووە، بۆ گروپێکی سیاسی دیاریکە و بۆ بەرژەوەندیەکی دیاریکە و بە ناشەفافی ماوەتەوە، نەک لای ئێمە ناشەفاف بووە، بەڵکو لای پەرلەمان و لای حکوومەت تەنانەت بەشێ لە ئەندامانی مەکتەبی سیاسیەکێتی پارتیش
ئاگان لە پرۆسەکە نیە واتە کێشەی ئێمە نەکێشەی ئێمە هاتنی ئەکسۆن مۆبیل و تۆتاڵ و شیڤرۆن و گازپڕۆ نییە کێشەی ئێمە ئەوەیە بەڵێ ئەبێم کۆمپانیانە بێن و ئەبێ کارکەن لە کوردستانە بەڵام ئەو پارەی کە لە چوارچەوەی ئەم پرۆساوە دەسێت پێویستە بۆ خزمەتی گشتی بێت ئەوان بۆ خزمەتی گشتی تاوەکو ێستا بەکاریان نانەوە و ئەم پرۆسە پێویستە شەفاف بێت ئەمەی کە لە بەردەستی منایە ئەمە نامەیەکی بریکاری وەزیری سامانە سروشتەکانە کە حوت مانگەدانرا و لە پشکی یەکێتیە لە ئەم نامە کە بۆ مەکتەب سیاسی یەکێتی نووسێ و دەست لە کارکێشانەوەی خۆیەتی بریکاری وەزیر واڵێت ئەڵێ حوت مانگە یەک کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانم نەبینیوە چونکە کۆبوونەوە نەکراوە هەرچەنە هەمووان داوا دەکەن ئەڵێ یەک کۆنووسی بەرهەمی مانگانەیان ڕۆژانەیان هەفتانە نەهاتووە بەرهەموو بەلاماندا تێپەڕی نەکردووە ئەڵێ لە سەرتا داوای گرێبەستەکانم کرد جەنابی وەزیر فەرمووی بۆچیتە ئەوە ئیشی ئەنجومەنی باڵایە ئەڵێ پێشتر و ئێستاش هەموو ئیشەکان و دەسەڵاتەکان بە یەک تاکە ڕەوشکار سپێداوە واتە ئەمە بریکاری وەزیر کە لە پشکی یەکێتیە یەکێتی على الأساس شەریکە لە حکومڕانە ئەگەر لە ڕێی شخصێکی مؤسساتی دەوڵەتی و ئاگای لێ بێت ئەبێ بریکاری وەزیرەکەی بێت ئەڵێ حوت مانگە بریکاری وەزیرم یعنی ئیمزام لەسەر شتێ نەکردووە نووسراوێکم نەبینیوە شتێکم لەبارەی داهات نەزانیوە ئەڵێ بریکار نیم بێکارم ئیتر چۆن ئەتوانین بڵین پرۆسەی نەوت پرۆسەیەکی کامڵە بابینایە کە بێ ناوی وەزارەتی سامانە سروشتەکان بێت با وەزیرێکە بێت بەڵام کۆی پرۆسەکەەوە کۆی دارایی نەوت تاوسە دارێکی باشە بەڵام عیماد ئەحمەد کە جەگری سەرۆک وەزیرانەوە لەسەر پشکی یەکێتیشە باشکرا ڕێگەیانوتی ئێمە ئاگامان لە هەموو پرۆسەی نەوتی هەیە ئێمە وەکو چۆن یەکێتی ئاگای لێ نییە ئەبێ دووشت جاکەینەوە لەیەک ئێمە کێشەمان ئەوە نییە یەکێتی ئاگای لێبێ گۆڕان ئاگای لێبێ گرتو ئاگای لێبێت کێشەمان ئەوەیە ئەبێ مؤسساتی دەوڵەتی ئاگای لێبێت ئەبێ پەرلەمان ئاگای لێبێت من نازانم کاک عیماد چۆن وایوت ینی ئەمە بریکاری وەزیری ئەوە نامەکەیەتی نوسخەیەکی یەکرێ بدەمە جەنابەت بریکاری وەزیری سامانە سروشتەکان کاک حەمەد جەزار لە پشتی یەکێتی حوت مانگە بۆتە وەزیر حوت مانگ بریکاری وەزیر بووە داوامی کردو هیچی نەبینیوە دوو تەناقوزێکی زۆر لەم قسانەیە من یەک ڕوونکردنەوەی بەسیتی بۆ بدەم کاک مەلا بەختیار کە قسەی کرد وتی ئێمە 2 ساڵ پێش ێستا ئاگامان لێی نەبووە بەڵام ئێستا کاک عیماد مەلەفەکان هێنا بەهرچی بۆمان ڕوون بۆتەوە خێرە 2 ساڵ پێش ێستا سەرۆکی حکوومەت لە یەکێتی بووە دکتۆر بەرهەم بووە ئاگاو لێ نییە ئێستا لە ڕێگەی جێگری سەرۆکی حکوومەتەوە ئاگاو لێ بێت ئەمە گومان دروستەکە کە ئەم گروپە بۆ بەرژەوەندی خۆیان باشە ئاگاو لێ ئێستا ئێمە هەموو ئەگەر دەرفەتە بێت هەموو جۆرەکانی داهاتی نەوت و هەموو ئەو پارنی کە لە چوارچەوەی گرێبەستەکانە بێ و هەموو داهاتی نەوتی خاوەی سلم فەرمو ئاگات لێ بۆ خەڵکی کوردستانی ڕووکەرەوە ئەم پارە چی لێ هات ئاگابوونی یەکێتی یاخود ئاگابوونی گۆڕان بۆ ئێمە گرنگ نییە ئەوە کە گرنگە ئەم پارە بخرێتە خزمەتی خەڵکی کوردستانەوە بەڵێ ینی بەپێی ئەوەی کە لە لای تۆیە یەکێتی سەرڕای ئەوەی کە شەریکە لە حکوومەتە بەڵام ئاگاداری پرۆسەی نەوتی نییە بەڕێی من یەکێتی شەریک نییە لە پرۆسەی نەوت یەکێتی لە پرۆسەی نەوتا بەشێدرێت و ئەو بەشەش کۆی مؤسسات و لایەنگرانی یەکێتی و ئەمانە لی سوودمەند نەبوون ڕەنگە گروپێکی بچووکی سیاسی لیست باشە ئەگەر بەس تەنها بەشی ئەدرێ و ئاگاداری ئەم پرۆسەیە نییە ئەی بۆ داکۆکی لەیەکە ئەمە جێ گومانەکەی ئەمە پێویستە لایەنگرانی یەکێتی کە خەڵکی جددیان تیا و کۆمەڵێک مؤسسەی ڕقابیان هەیە لەوانە ئەنجومەنی ناوەن پێویستە ئەوان داوای تحقیقاتکەن یعنی ئەگەر ئاگاتان لێ فەرمون پارەکە کووە پارەی نەوت ئەو داهاتی کە بە نەوت بەدەست هاتووە بە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە بەدەست هاتووە بەپێی زانیاری تۆیان بەپێی زانیاری ژووری لێکۆڵینەوەی ئابووری بسوودنەوەی گۆڕان چەندە و چەنی لێ سەرف کراوە چەنی ماوەتەوە بە لە کوێدانراوە ئەو پارانەی کە لە چوارچەوەی پرۆسەی نەوتاوە دەستیان لە کۆمەڵێک ڕێگای جیاوازەوەیە یەکێک لە ڕێگاکان ئەگەر دەرفەت هەبێت من بە وردی باسیەکەم لە ڕێگەی ئەو عقودە و نەوتیانەوە کەکرێت کاکتە عقدێکی نەودی ئەکرێت لەم عقدانە چەندین ڕێگا هەیە کە بەهۆیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوەی بەرەمێنانی نەوت لە ڕێی سوودمەند دەبێت کە ئەمە بڕەپارەیەکی زۆرە یعنی ئەگەر سەرجەم کۆمپانیەکان ملیارێک دلار سوودمەند بن حکوومەتی هەرێم نزیکەی 4 میلیارد دلار سوودمەند بێت کە ئەمە پێویستی کرد بە خەریتە و بە هێڵکاریی سەلمێنین دووەمیان فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان یاخود نەوتی خاوە ینی بە پێ و بەڵگەنامانەی کە لە بەردەسی ئێمایە و حکوومەتی عێراقی ئستینادی لەسەر کردووە ئەوەیە ئەڵێ لە ساڵی 2008ەوە بۆ ئێسا هەرێمی کوردستان نزیکەی 160 ملیۆن بەرمیل نەوتی بەرەم هێناوە کە 56 ملیۆن بەرمیل نەوتی لە ڕێگەی بۆری نەوتی عێراقی و شەریکەی سۆمۆ ڕۆشتووەتە دەرەوە نزیکەی
104 ملیۆن بەرمیل نەوتی نادیارە کە ئەو خەمڵانی بۆ کردووە گەردن خێر بەرمیلێک $100 بێت ئەم پارەیە $10 میلیارد ئەوەی کە ئێمە خەمڵاندومانە تەنیا لە چوارچێوەی ئەو شیرینیەی کە پێ ئەو تێشیرنی گرێ بەستە نەوتەکان و بە سێ قۆناغە درێت کە ئەگەر دەرفەتە بۆ سێ قۆناغکە باسەکەم هاتووە دێت ئێستا ڕەنگە لە 7 ملیار و 500 میلیۆن دلار نزیک بوو بێتەوە. من هەر یەک زانیاری بۆم بەرنامەی ئێوە ئاشکراکەم بە پێ و تحقیقات و زانیاریانەی کە لە سەرچاوی زۆر نزیک و بەرپرس لە ناو پرۆسەی نەوتەوە بۆ ئێمە هاتووە ئەڵێت تەنیا لە چوارچێوەی گرێبەستەکانی ئەکسۆن مۆبیلە کە ئەو پارەی وەدەست هاتووە وەدەست دێت چکە سێ مەرحەلەیەشینی نزیکەی $580 میلیۆن. 580 میلیۆن دلار شیرینی نەوت دراوەیانی بەڵێ دراو دەدرێت سێ مەرحەلەیە چونکە تاوەکو مانگی دەی 2009 $5 میلیارد بووە ئەوەی هاتووە و دێت لە مانگی دەوە بۆ ئێستا بە تەسەوری ئێمە بە خەمڵاندن بۆ گرێبەستەکان بە قەبارەی گرێبەستەکان تەسەورەکەین ئەوەش نزیک بوو بێتەوە لە $8 میلیارد. ئەمە جگەلەوەی کە کۆمەڵێک باج و زەریبەی زۆر لە ئەستۆی کۆمپانیەکانی بواری نەوتان چ باجی ژینگە بێت چ باجی ڕووی زەوی بێت چ باجی قازانجی لە ناکاو بێت چ باجی زیادە قازان کۆمەڵی باجی زۆرە هەرچەنە من ئەگەر ئەمەوا بێت کارەساتێکی زۆر گەورەیە ئەو معلوماتانی بۆ ئێمە هاتووە ئەڵێت تاوەکو ێسم باجە لە کۆمپانیا نەوتەکان وەرنەگیراوە یا ڕەنگە لیان خۆش بن کە ئەمە ناکرێت لیان خۆش بن لەبەر ئەوەی ئەمە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە. ئێمە ئەو زانیاریانەی لەبەردەستمانایە بەڵێ کۆمەڵی حساب بانقییان کردوێتەوە ناوی بانکەکان و معلوماتەکانیش لای ئێمە ئەگەر پێویستی کرد بۆ ئێوە شەخین. بەڵێ ئەتوانی پێمان بڵێ کوێ بۆ نمونە لەسەر فرمانی سەرۆکی حکوومەت لە کابینەی پێنجەم بۆ ئەو پارانی کە وەک بەخشین وەکگیراون دوو حساب بانکی کراوەتەوە بە ناوی وەزارەتی سامانە سروشتەکانەوە یەکیان لە دەرۆی عێراق لە بانقی HSBC بانقێکی زۆر نێودەوڵەتی ینی بانقێکی معروفە دووەمیان حسابێکی ناوخۆی هەولێرەکە لە بانقی کوردستانی نێودەوڵەتیە پارەی بەڵێنتەرەکانی نەوت کە تایبەتە بە بەخشینەکان دەچێتە هەمان بانقی HSBC و لەوێشەوە بە پێی پێویست دەچێتە بانک کوردستان. دووەم لەسەر فرمانی سەرۆکی حکوومەت لە کابینەی شەشەم داواکراوە وەزارەتی دارایی دوو حساب عفو وەزارەتی دارایی دوو حساب بکاتەوە حسابێک بۆ پاراستنی ژینگەیە ئەوش بە هەمان شێوە دەچێتە حسابی بانکی کوردستان و ڕاستەوخۆ پارەکان دەگوازێتەوە بۆ حسابێکی تریش بۆ پاراستنی دامەزراوەکانی نەوتە ئەوش بەدابینکردنی ئەو خەرجی ئەو هێزانەیە کە لەو ناوچاوان ئەمە گەلەوەی دوو حسابی دیکە هەیە کە تایبەتە بە بەرهەمە نەوتەکان حسابێکیان بەنای وەزارەتی سامانە سروشتەکانە کە لە بانکی فیدراڵ لە کوردستانە کە پاکتاوی خەرجەکانی گواستنەوە و پاڵاوتنە حسابێکیش وەزارەتی داراییە لە بانکی منارێ. ئەمە بەشێکە بەڵام ئەمە ڕقم حسابە و پێم وتی ئەمە ئەو بەڵگەنامە لای ئەم ڕقم حسابانن بەڵام چەنی تیا و چۆنە و چۆن تەسەڕف پێوەکێ و بۆکێ دواترە گوازێتەوە چی دەرەکەی ئەمە ناتیان. بەڵێ ئەی دەربارەی چۆنێتی خەرجکردنی ئەو پارەیە بەپی ئەو زانیارانی کە لەبەردەستی ئێوە ئەم پارەیە چۆن لەو بانکانە ڕائکێشرێکی ئەتوانێت ڕایکێشێک شەمافیەوەی هەیە چەکەکان ئیمزا بکە. هیچ داهاتێکی فەرمی نەوت کە لە چوارچێوەی ئەوەی کە پێوتێشی نیگرێ بەستە نەوتەکانی نەوت ئەوەی پێوتێ پاڵاوتنی نەوت و دروستکردنی مشتەقاتی نەوت و ئەگەر نەوتی خاوبی ئەوەی کە ڕوات دەرەوە ئێستا ئەبینین هیچ کام لەمانە ناتە ناو بودجێ هەرێمی کوردستانەوە کە نەهاتە ناو بودجێ هەرێمی کوردستانەوە واتە لەژێر ڕێکابی پەرلەمانە نییە. ئەمە زانیاری ئەمە زانیاری دقیقە بەڵێ زانیاری دقیقە ئێمە ساڵانەی دراسی بودجێ کوردستانەکەین لێکۆڵنەوە لە داهاتەکانەکەین ئەوەی ئەوان ئەڵێن پارەیە یەتە ناو بودجێ هەرێمی کوردستانەوە حەزەکەم ڕوونیکەم و ئەو پارە چییە؟ ئەو فرۆشتنی سوتەمەنی وینانەیە کە لە حکوومەتی ناوەندیەوەیەت و ئەم پارەش نابێت داهات بۆ نمونە پارەی ئەو بەرمی لە نەوتوشتانی کە ئەفرۆشێتەوە بە خەڵکەوەی بە 40,000 یا غازەیەکی ئەمانە داهاتی بەڕێوبەرایەتیەکانی نەوتن نەک پرۆسەی نەوت جیاوازە بۆن بەڕێوبەرگرتنی دابشکردنی بەرهەمە نەوتەکانی سلێمانی بەڕێوبەرگرتنی دابشکردنی نەوتەکانی هەولێر مەسەن کارگەی غازی هەولێر هەموو ئەمانن و ئەمانش نەکنات یەکسەر ڕاستەخۆ ئەکرێتەوە بە خەرجی بۆ و دامەزراوانە واتە لە هیچ پرۆژەیەکی گەشە پێدانی ئابوووریە بەکارنیان نەخێر هیچ داهاتێکی نەونە ئەوەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک تەسەڕوفی کردووە بە هەندێک خەرجیەوە یعنی من ناڵێن هیچ نەکراوە بەڵام ئەمیش پرسیاری سە بۆ نمونە تەرخانکردنی پارە بۆ مەشروعی ئاوی دهۆک و ڕەنگەهی موئەسسەی تریش درابێ لە پاڵیا تەرخانکردنی پارە بۆ دروستکردنی هەندێک خانوو لە گەرمیان مەسەلەن تەرخانکردنی $5 میلیۆن بۆ مەراسیمی هەڵەبجە
ئەمانە ڕپارێکی زۆر کە من یعنی مقارن ناکرێت بۆ پارە گەورەی یعنی داهاتی نەوت مقارن ناکرێت بە چەند خانوێک بۆ کەسوکاری ئەنفال یاخوت وەکو پرۆتوکامە نەوت پرۆسێکی دەوڵەت ژیان و دەوڵەت دروستکەرە ئەمەی کە هەیە لەژێر تەسەڕوفی سەرۆکی حکومەتایە لەژێر ڕقابەی پەرلەمانان نییە واتە ئێمە نازانین بە چ پێوەرێک کێ قەراریدا مەسەن بۆ نمونە 5 ملیۆن دلار بۆ مەراسیمی هەڵەبجەبێ بۆ 5 ملیۆن نەبوو بۆ 6 بوو بەکان فلتەرا ڕۆی لەکوێ دنیا هەیە داهاتی کە بێت ڕقابەی لەسەر نبێت ئەم پارانی کە بۆ پرۆسی نەوت خەرجەکەی ڕقابەی لەسەر نییە بە چ پێوەرێک مەسەن لە بودجەی گشتی پارە تەرخان کراوە نزیکەی 690 میلیارد دینار بۆ مەتاری هەولێر کە ئەم پارەش زۆرە بۆ خەرجی مەتار ئێمە بە دواتچوو ماکرۆ لامان کاداڵن لە پارەی نەوتیش پارەمان تەرخان کردووە بۆ خەرجی مەتار یعنی پرۆسەکە پرۆسێکی زۆر ئاڵۆزە خەرجەکان زۆر ناشەفافەوە زۆر ناقانونیە هۆ کارەکەش ئەمەیەکە تاوەکو ئێسەیەکێتی و پارتی ئەو یاسایانەشیان جێبەجێ نەکردووە کە خۆیان دەریان کردووە کە ناوی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانە یەکێ لە کێشەکانی تری ئێمە ئەوەیە کە ئەمان پەیوەست نابن بە جێبەجێکردنی یاسایەکەوە کە خۆیان دەری کردووە ئەگەر دەرفەتم بدەیتێ بە بەڵگەوە بۆ تەسەلمێن کە ئەمان چۆن خۆیانم یاسایان جێبەجێ نەکردو بەڵێ فەرموو بەڵێ بە پێی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان پێویستە کۆمەڵێک کۆمپانیا دروستکرێن پێویستە کۆمەڵێک بۆ ئەوەی ئەم پرۆسەیە ڕێک بێتەوە لەوانە کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە و بەرەمێنانی نەوت ناو ئەنگلیزیەکەی ناخوێنەوە بۆی درێژ نەبێتەوە دروست نەکراوە کۆمپانیای کوردستان نیشتیمانی نەوت دروست نەکراوە کۆمپانیای کوردستان بۆ بە بازارکردنی نەوت دروست نەکراوە کۆمپانیای کوردستان بۆ پرۆسەکانی پاڵاوتن و پاشکۆکانی دروست نەکراوە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان کە ئەو داهاتانی کە هەمووی باسکە بێت لەو سندوقا بێتەوە تا پەرلەمان ئاگادار لێ دەبێت یعنی هەموو ئەمانە بەشێکن لە چی لە یاسایەک کە ئەم وەزیری سامانە سروشتەی ئێستا و سەرۆکی حکوومەتی ئێستا خۆیان ئەم یاسایان داڕشتۆتە و لە 2010 تەقدیمی پەرلەمانتاریان کردو تەنانەت سەرۆکی ئەو کاتەی فراکسیۆنی سەوز ملاحەزەی هەبوو لەسەری لە سەرۆکی فراکسیۆنەکە لابرا لەسەر ئەم یاسایە هەر یاساکەی خۆشیان تەزبیت کرد بەڵام ئێسەشی لەگەڵا بێت ئەو یاسایان جێبەجێ نەکرد تۆ ینی چ منطقێ بەمەدا 2007 بۆ ئێستا 6 ساڵە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان کە خۆیان دەریان کردووە پەسەندی ناکەن ئێمە چۆن بم پرۆسە بڵێن پرۆسەیەکی سەرکەوتو باشە بەڵام لە کاتێک ئەمە تێبینیمان لەسەر ئەو یاسایە شێک گرژ و ئاڵۆزیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەشێک لەو دژوەستانەوەی حکوومەتی ئیتیحادی بەغا لە دژی سیاسەتی نەوتی هەرێم و پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستانە هۆکار نەبوو بۆی کە ئەوانە جێبەجێ نەکرێت نەخێر بەشێکیان نەتوانن زۆر جار ئاماژە بەوا درێت کە داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە بۆیە ناخرێتە سەر بودجە لەبەر حکوومەتی ئیتیحادی بەغا سەریکە کاکرێبووە ناکرێت ئێمە بڵێن لەبەر ئەوەی پارەی نەوت لە حکوومەتی ناوەندە شارینەوە قەیچێکە بۆ کێ بێ لە کوردستانە کێی خواچی لێکی لێ لێ ببێت ئەمە بیانوێکی زۆر نامەنطقیە ئەگەر ئەمانە لە باسنێکی دیاریکراوی شابێت بۆ نمونە پەرلەمانتارەکانی ئۆپۆسیۆن بریکاری وەزیری نەوت کە لە یەکێتی خۆیەتی ئاگای لێ بواە یعنی تۆ بڵێ بزوتنەوەی گۆڕان کە خۆی بەهێزێکی نیشتیمانیە زانانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی خۆیان بەهێزێکی نیشتیمانیە زان یەکێتی بڕۆن تەقریر بدەنە حکوومەتی ناوەندی بڵێنەوە پارەی نەوتە نەخێر ئەمە بیانوویەکە ئەمە بیانوویەکە ئەی دۆزنەوە بۆ ئەوەی شەرعیەت بدەن بەم دۆخی کە هەیە لە هەرێمی کوردستانە جا خۆ ئەو کاتەش کە ئەم یاسا دەرکرا بۆە دراسی ئەمانە کرا یعنی ئەو کۆمپانیانە خۆ بەشێکی ئەو کۆمپانیان هیچ پەیوەندی بۆ نیەکە باسم کرد بەڵکو پەیوەندی بە شاردنەوەی ئەم دۆخی یعنی سندوقی داهاتە نەوتەکان لە چەند ڕۆژ ڕابردووە پێویست و پەسەند کرێ بەڵام حکوومەت دیسانەوە لە پەرلەمان ڕێگری لێ کرد وەرقەلەی بۆ دروست کرد بە کۆمەڵە بیانووی جیاواز پەسەند نەکرا نەخێر ئەمە هەمووی ڕێگان بۆ ئەوەی ئەم پرۆسەیە نەخرێتە خزمەتی گشتیەوە کۆمەڵێک مەهامی دیکەی لە پشتەکە مەهامی سیاسی بەڵێ ئێوە بەداتا لە بەردەستاندایە کە کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستانە چۆن ئەو نەوتە دەرئهێنن چۆن هەناردەی دەروی ئەکەن ڕێژی چنی بۆ حکوومەتی هەرێمە ڕێژی چنی بۆ کۆمپانیاکەیە من ئەگەر دەرفەتمە بێت ینی بە خەریتەیەکی بەسیط بە زمانێکی ڕۆژنامەوانی زۆر بە ئاسانی توانم هێڵکاریەکە بۆ بکێشم کە تەیە ینی ئەم عەقدە نەوتیان دەرەکەوێت کە پارکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەمە وەک گرێبەستێکی دیاریکرا وەرگین واتە کۆی گشتی لێرە ڕاستەوخۆ دە لە سەدی لە سەدادا وەک مڵکانەیە ئەوەی پێوتێ ڕۆیاڵەتی مڵکانە ئەمە بۆ حکوومەتی هەرێمە ئەمە ڕاستەوخۆ دە لە سەدی ڕاستەوخۆ دە لە سەدی مەسن بۆ نمونە ئەگەر ئەمە دانێن کۆی بەرهەمێک $100 ڕاستەوخۆ دە لە سەدی وەک مڵکانەیە ئەوەی کە پێوتێ ڕۆیاڵەتی ئەمە ڕوا بۆ حکوومەتی هەرێم ئەوەی تری کە ئەمێنێتەوە ماوە دابەشە بێ بەسەر دوو بەشی سەرەکیە
بەشێکی هەتا لە سەدا چلە ئەمە استحقاقی کۆمپانیا ئەو پارێ مافی کۆمپانیا کە لە چوارچێوەی پرۆسەکانی گەڕان پشکنین هەڵکەندن بەرەمهێنانی نەوتەواتە هەتا لە سا چلە ئەکرێت لە سا 6 بێ ئەکرێت لە سا 10 بێ ئەکرێت لە سا 15 بەڵام نابێت لە سا 40 زیاتر بێت ئەوەی ئەمێنێتەوە 60% ئەم 60% دیشانەوە دابەشە بێ بەسەر دوو بەشی دیکە ئەم 60% 85% خەزێنەی دەوڵەت بۆ خەزێنەی دەوڵەتە ڕوا کە ئەگەر بەپێ ئێسە وەریگرە بێ خەزێنەی دەوڵەتی عێراقی بێت چکە مەبەستمان پرۆسەکانی بەرەمهێنانینەوە ئەمێنێتەوە 15% بۆ کۆمپانیایە ئەمەش دابەشە بێ بەسەر دوو بەشە بەشێکی بۆ کۆمپانیا بیانیەکانە کە نزیکەی لە سا 75 ڕەنگە لە هەندێک 75 بەڵام بەگشتی نزیکەی لە سا 75 بۆ کۆمپانیای بیانی نزیکەی 25% ئەمە دیسانەوە بۆ حکوومەتی هەریەمە بۆ چییە کۆمپانیای کوردستان بۆ دۆزینە و بەرەمێنانینەوە واتە حکوومەتی هەریەم کۆمپانیایکی دروست کردووە ناوی کۆمپانیای کوردستانە هەر کۆمپانیایکی بیانی بۆ نمونە ئەکسۆن مۆبیل $100 قازانچکە ئەبێ $25 ڕێک بداتە کۆمپانیای کوردستان بۆ دۆزینە و بەرەمهێنانین تایسە دیار نیە ئەم کۆمپانیا هیچ دینارێکشنا ئەم بڕێ پاریترێکە دەسەکەوێت تاوکو ئێستا ئەم کۆمپانیای کوردستانە بوونی نییە یعنی ئەمەش داهاتێکی ئەمە داهاتێکی دیرە بەڵێ حکوومەتی هەریەم بەبێ ئەوەی دینارێک خەرج بکات کۆمپانیایکی دروست کردووە ناوی کۆمپانیای کوردستانە بۆ دۆزینە و بەرەمهێنانینەوە بەبێ ئەوەی $1 خەرج بکات لەگەڵ کۆمپانیا بیانەکە لە سا 25 پارەی کۆمپانیاکەی دەسەکەوێتەوە هەر کۆمپانیاکە لەم لە سا 75 خۆی چیە دات شیرینی گرێبەستە نەوتەکان چکە هەرچەند شیرینیش لە سەرتابیدا بەڵام لە قازانج دەرەکرێتەوە شیرینی دەدات ئەو باجانەی کە باسم کرد هەر لەسەر ئەمەیە ئەو باجانەی کە باجی ڕووی زەوی باجی مڵکانە باجەکانە بێ بدات جاق طبعاً شیرینیەکان پرۆژەشی تایە واتە بەشێکی پارەکەی پارەی شیرینی بەسێ قۆناغە دێت بەشێکی ڕاستەوخۆ لە کاتی ئیمزاکردنی واشوکردنی پرۆژەکایە بەشێکی لە قۆناغی کارکردنی کۆمپانیاکایە وەکو پرۆژە ئەیدا بەشی سێمی ئەو کاتێک کە کۆمپانیاکەیەکەوێتە بواری بەرەمهێنانینەوەتەوە واتە شیرینەکەیەدا هەموو جۆرە باجەکانەدا پێویستە لەم پارەیە تدریبیشکا بە کادری ناوخۆی کادری ناوخۆی پێ بگەێنێ بۆ بوارەکانی نەوت بە شێوەیەکی ئەکادیمی واتە دەستی کاری ناوخۆی زیادکە واتە ئەگەر لێرە بینین ئەبینین لێرە ڕاستەوخۆ لە سادەی بێ هیچ شتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆی لێرە ئەمە بۆ خەزێنەی دەوڵەت لێرە ڕاستەوخۆ لە سا 25 تری کۆی بەرهەمی کۆمپانیاکە بۆ حکوومەتی هەرێمە لێرەش چ لە شیرینیەکە و چ لە باجەکەش دیسانەوە سوودمەند دەبێتەوە واتە هەر لێرە بینین کۆمەڵە شت پرسیاری لەسرە ئەم مڵکانەی لە سەدادە کە بڕەپارێکی زۆرە واتە ئەگەر بایی $1 ملیار نەوت بەرهەم بێ لە هەرێمی کوردستانە 100 ملیۆنی وەکو مڵکانەیە ئەم پارەی کە بۆ کۆمپانیای کوردستان دۆزینە و بەرەمهێنانی نەوت وەرێگرن ئەمیش دیسانەوە نادیارە تەنیا لە چوارچێوەی گرێبەستە ئەم پارەی چوەک شیرینی و باجەکەش وەرێگرین تەنیا لە چوارچێوە ئەمیش نادیارە تەنیا لە چوارچێوەی گرێبەستەکە بینیمان چ کۆمەڵی پارەی زۆر نادیارە ئەمە جگەلەوەی کە باسم کرد لە فرۆشتنی بەرهەمی نەوتی خاو و لەوەی کە گومانەکرێت لەگەڵ کۆمەڵک لە کۆمپانیەکاندا شێوە شەراکەتێکە بێت وەکو ئەو فەزیحەی DNO کە لە ڕابردووە بیدیمان چۆن کاک ئەلێمە یەک پرسیارە لێ بکەم لەسەر ئەمە مەرجە هەموو گرێبەستێکی نەوتی کە واژوو ئەکرێت لە نێوان حکوومەتێک و کۆمپانیایەکی نەوتیە بەم شێوەیە یان گرێبەستەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە بڵێ لە دەوڵەتی عێراق ئەمە پێوتیە گرێبەستی شەراکەتی ئینتاج واتە ئەبینین کۆمپانیاکە لە بەرهەما شەریکە گرێبەستەکانی حکوومەتی عێراقی و ئێران ئەمە گرێبەستی خەدەمین بۆ نمونە خەتەمین بۆ تەطویر بۆ نمونە ئەوەی کە لە قڕنە هەیە هەر ئەو کۆمپانیایە بە کۆی گشتی نزیکەی 6 سنتیە درێتێ بۆ هەر بیرمێک لە تەطویرە بەڵام لێرە بینین نزیکەی $7 بۆ ئەمێنێتەوە هەر کۆمپانیاکەواتە ئەوەی عێراق کۆمپانیا نابێتە شەریک چۆن تۆچ ئیشێکی مقاولاتەکەی جادەیە دروستەکەی پارە وەرەگری بۆ جادەکە ئەمە پێوتێ گرێبەستی خەدەمی خزمەت گوزاری بەڵام لە گرێبەستەکانی هەرێمی کوردستانە کۆمپانیاکە ئەبێتە شەریک دوو ملاحەزەیە یەکەمیان ئەمە ڕەنگە بۆ هەندێک کۆمپانیای گەورە بۆ هەندێک کێڵگە لە هەندێک مەرحەلا ئەم جۆرە گرێبەستە پێویستە بەسایبەتی لە سەرتا ئێمە گرنگتیمانەوێ ڕەنگە ئاسان نەبێت کۆمپانیایەکی وەکو ئەکسۆن مۆبیلیا ئەوانتر بێن ئەو جۆرە گرێبەستە خەدەمێکە لەگەڵ عێراقاکە لە هەرێمی کوردستان بێن لەبەر ململانەی سیاسی لەبەر تەفسیری دەستور هەر قۆناغێکتر بەڵام هەندێک کۆمپانیای بچووکەن
و هەندێک کێڵگەن هەن لە ئاستی ڕووی زەویەوە نزیکن ئەکرێت یعنی ئەم جۆرە گرێبەستیان لەگەڵانەکە و ئەکرێت حکوومەت هێرێم پەلەش نەکانی کاکرێ بووە لە دوای ساڵی 2023 لە هەموو عێراقا 15 گرێبەست واژوو کراوە لە دوای پرۆسی ئازادیوە بەڵام هەرێمی کوردستان بە تەنیا 53 گرێبەست واژوو کراوە چونکە نەوت هێرێمی کوردستان تەنیا مڵکی ئەمنەوە نیە ینی ئەگەر ئێمە هەموو عقدەکان بەم شێوە شەراکەتی ئینتاجوێت و هەموو کوردستانیش بکەن بە کێڵگەیەکی نەوتی باشە 100 ساڵی تر نەوەیەک هێت ئەوێ خۆی سیاسەتی نەوتی خۆی دابڕێژێتەوە بۆ لە ئێسەوە ئێمە قەرارماندا بێت ئەوەی ئەوانیش هەر لە بێ لەسەر ڕێو شوێنی ئێمە بڕۆ بەڵێ کاک عەلی بەپێی ئەو شیکردنەوەی بێ کە ڕوونەکردەوە ئایا ئەو 53 گرێبەستی کە لە هەرێمی کوردستان واژوو کراوە هەمووی گرێبەستی شەراکەتە شەراکەتی کۆمپانیا یان خەدەمیە هەموو گرێبەستەکانی هەرێمی کوردستان شەراکەتن لە ئینتاجواتە هەموو کۆمپانیەکان ێستا لەم بەرهەمە نەوتانی ئێمە شەریکن ماوەی ئەو گرێبەستانە چۆن دیاری ئەکرێت ئایا حکوومەتی هەرێم دیاری ئەکاتیان بەپێ ئەو نینەی کە لە گرێبەستەکە هەیە بەڵێ تاو شەریکن نە بەرهەمە نەوتی ئەوان شەریکن یانی چەندێکی بۆ ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ ڕێژەی کە دامنا و نشی بۆ ئەوانە زۆر باشە ناوبڕێکی کورد وەرەگرین و دوام ناوبڕ بەردەوام بین لە گفتوگۆکەمان بەڕێزان ناوبڕێکی کورد وەردەگرین و پاشم ناوبڕا گەڕێنەوە لاتان